تعالى بغض و ڕقوچینەمان نەبێت، هیچ لایەکمان ئینشاء الله تعالى بغض و ڕقوچینەمان نەبیتن. ئەمن لەگەڵ جەنابەت هیچ بغزەکم نییە، هیچ ڕقەکەم لەگەر جەنابەت نییە، وەگوە بگرە جەنابەت بەڵکو من خۆشم دەوێت. من سپاس دەکەم، سپاس دەکەم. ینی مامۆستا ئامانجمان بگەینە ڕاستی، ڕەخنە دەگرین، بۆیە تەلەفۆن دەکەم بڕوا بکە بەر لەوەی ئەتون نامە بنێری پێم گوتی، وتم ئەم بەخۆم ڕقەمی توم وەگرتی دەمێ قسە لەکۆم، دەمەوێت لە نزیکەوە هەندە جار ناحەقی هەیە، هەندێ جار خەڵک هەیە معلومات دەداتەمە شەڕی ئێوە، شەڕی خەڵک بەمە دەکا بەنمونە، ئەگە بۆیە باشتری شت ڕوبەڕوو قسە بکرێت بگەینە قەنەعەت. بەهەرحاڵ مامۆستا چه غەڵەتیەکە بووە لە من لەو نووسینەی پێم بڵێ هەتا گفتوگۆ بکەین؟ ئەمن دەنگت خراپ بوو مامۆستا. ئەلو ئەمەودی پێم گوتی ئەلو جێت نێمە ئێستا جێم نێتە بەڵێ ئەوجا ئێستا ئەمن پۆستەکەم لە بیر نمای نازانم ئەتوو بە خۆت نووسە بڵێ من ئەو هەم نووسی بۆ ئەو هانم لەسەر تو هەیەوەبی لەسەر ئەو مۆزوعانە پێت بڵێن چیان هەڵەیە چیهان ڕاستە، ئەگەر ڕاست بیتن پێت دەڵێن، ئەگە هەڵەش بی هەر پێت دەڵێن، لەبەر ئەوەی ئەلو گیان ئێ بەسەر چاو مامۆستا تو بدایەت لە ناو یەکگرتووی ئیسلامی بووی وایانە مەلای والله هەواداری یەکگرتوو بووی؟ ئەتوو بدایەت پەیوەندیت لەگە پارتی چه هەبووە لە نۆهەتەکان؟ ئەمێن وەکو پەیوەندی لەگەر پارتی ئەمێن بابم پێشمەرگەی پارتی بووە 14 سال پێشمەرگەی ئەیلول بووە، وەبرایشم هەیە ئەویش پێشمەرگەی گوڵان بووە، تەقاعودی پێشمەرگەی گوڵانە. ئەمن وەکو خودی خۆم ئەمن لە خەریکی خوێندنی مەلایەتی و خوێندنی دینی بوومە، تەداخلی بابەتی سیاست و ئەوانم نەکردێت تەداخل، بەڵام لەبەر ئەوەی بە حکمی ئەوەی بابم 14 سال پێشمەرگەی پارتی دیموکراتی کوردستان بووە، براشم شۆڕشی گوڵان لەگەڵ بەشدار بوو لە ساڵی 86 ئەوانە هاتیتەوە. ئەوجە لەوانەیە خەڵکێک هەرێکەوە بە کەیفی خۆی، بە پیچی خۆی، بە نەوعی خۆی، هەرێکەوە بە شێوازێک باز بکاتن لە دەربارەی بڵێ مەلا عومەر ئەو هابوو، مەلا عومەر ئەو های کردە، بەڵام ئەوە خۆن دەکرێت مەسەسام لە بۆن منێ بڵێم کا قادر نادر کاکە ئەر لە ساڵی ئەوەندەی جەنابەت ئەتوو شوعی بووی ئەتوو پرسیارە جواب بدەێ و دەڵی نەخێر کە گوتت نەخێر یان بەڵەیە هەرە و دوانەیە. لە 95 مامۆستا تو لەکن جەمال مورتکە چەکدار نەبووی؟ ناوەڵڵی لە ژیانم چەکداریم نەکردیا. ئەگەر ڕسموشت پەیدا بوو ئاخر کاکە هاتەمەشاکە لە کاتی خۆی زمانی زوو ئەمن ڕسمەکەم لە بن دیواری قەڵاتێ گرتیە، ڕسمەکەم لە بن دیواری قەڵاتێ گرتیە، ڕسمەکەی بن دیواری قەڵاتێ کاتی خۆیەوە هەموو خەڵکی هەولێرە دەزانن، دەمانچەیان پێ بوو، دەمانچەکە باغە بوو، مەخزانەکانی پێ باغەیە. ئەزانم بەخۆشم خۆڵ خەڵکی هەولێرم نۆتوەش دەرسویم ئەی ڕەحمە لە داک و بابت ڕەحمە لە ئەوجا دەبینی ئەگەر ڕسمەکەم هەبوو بێەوە معنای ئەوە نییە من پێشمەرگە بووم. ئێستا من بەخۆم حەزم لە چەکە کەس لە من نیشانی لە من ڕاستتر نییە، ئارازوی چەکم هەیە، ئارازوی دەماچەم هەیە، ئەو ئارازوانم هەیە و ئەو ڕسمم بەو ئاراز بەوانە گرتیە، بەڵام ئەو خۆ معنای ئەوەی نییە، ینی کا قادر نادر ئەگەر دوو ڕسمی کرد لەسەر دەبابەی خۆ معنای ئەوەی نیە سایق دەبابەیە. نا ئەگەر منتەهین لەوەی من قەزم لەوەیە، یعنی ڕسمەک من دقیق نیم ئەوی بە منیان گوت کە ڕسمی هەیە بە چەکداری ئەوەی تووە یان شتشکێ بەهەرحاڵ بە منیان گوت بێم کە ڕسمی بەتەکەوە هەیە. ئەمێن وەکو برایەتی داوا لەکە قادر نادری دەکەم هەر بەڵگەچیە با لەسەر من لەسەر ڕسم و ئەوانە با بڵاو کاتەوە لە مەمنونیشی دەبم لە بۆی ئەتوو چەکدار نەبووی لە نۆهەتەکان لای پارتی ئەوە گرنگ نەبوومە. برادەندام ڕێکخرا و شت نییە مامۆستا بەزەوە چاتەندە ڕەبتی بە تو نییە، چکۆ تو گوتت برایەکەم کۆن هەبوو بەس ئێستا لە ڕێکخرا و شتوارە دەوام ناکە چێ دەوام کاتن برات چکۆ تو گوتت کۆن ئێستا لەگە ئەو برای من بە ڕۆح بە گیان بە خوێن بە دڵ هەتا خینیشی زەردە من ئەوە حەقی خۆیتی ینی کابرا بیر و باوەڕی خۆیتی ڕێی خۆیتی. مامۆستا تو یەکگرتوو نەبووی لە کۆتایی نۆهەتەکان و سەرەتای 2000ەکان؟
ئەمێن موالیدم دیارە قوربان لە سەرەتای نەوەتەکان دەستپێکی یەکگرتووی ئیسلامی لێرەوەم سوپاسیان دەکەم. ئەمان یەتیم بووین، کۆمەڵک یەتیممان هەبوو، 12 نەفەر بووین لە ماڵی ئەو 12 نەفەرە چەند یەتیمەچیان لە بۆمە کەفالە کرد. کەفالەواتە هاوکاریکردن، هاوکاری ئەو یەتیمانە خوشک و برایەکانی من هاوکاریان کردین. لێرەوە سوپاسی هەر هەمیان دەکەم و مەمنونی هەرێمیانم. بەڵام وەکو بە شێوازی ئەوە لەو سەردەمی ئەوە نەبووە یەکگرتووی ئیسلامی خەڵکی بکاتە یەکگرتو بلێ کاکە ئەتو ئەندامی فلان ئەتو ئەندامی فلان ئەتوم لە ئەندامی دەرکرد. ئەو شتم بینی ئەوێ ڕۆژێک گوتی على ئەساس کە ئەنەما ئەمن یەکگرتو بووم یەکگرتو ئەمنی دەرکردیا. ئەمن وەکو برادەراتی وەکو دۆستایەتی لە یەکگرتووی نێزیک بوومە بە حکمی ئەوەی کە مەڕاتبی یەتیمانمان لەوان وەرگرتیا. بەڵام هیچ ڕۆژێک یەکگرتو ئەمنی دەرنەکردیا. و ئێستاش ئەو کەسانی قەدیم کە لەگەڵیان دۆست بوومە و برادەر بوومە و ڕوح بە ڕوح برادرین، هاتوچێ عائیلیم لەگەریان ئەوان هاتوێ عائیلیان لەگەر من هەیە. یعنی ئەوە بوختانەکە کرایە نازەم چێ لۆتوی کردیا. الله هیدایەتی بداتن. ئەگە هەر مەقسەدیشی بغز و ڕقوچینێ الله تۆڵی لێ وەرگرتەوە ئینشاءالله. بۆ خۆمانە زانیاریە لۆماندێ ئەوە زۆر باشە ها گفتوگۆ دەکەین. باشە مامۆستا ماڵێ فەرموو. مام قادر دەربارەی کۆمەڵش نازانم گوت بتان کۆمەڵی ئیسلامی و ئەو دەرکرایە. نام گوتی کۆمەڵ قبوڵی نەبووە ئەبەد شتیوان نەبووە لە ژیانم. ئەم نەچیمە داوا بکەم بڵێم کاکە کۆمەڵی ئیسلامی ئەم دەبمە ئەندام لە کنەنگۆ و ڕێزیشم لە بۆ کۆمەڵی هەیە. هیچ گرفت و کێشەکەم لەگەڵوان نییە، لەگەڵ هیچ کەسەکی نیتم کێشە و گرفتک. بەڵام وەڵی کاکە ئەو قسانە درۆنە، وەڵی لە درۆ زیاتر هیچ کە نییە. باشە ئەی ڕەبتت بە ئەنسار ئیسلام؟ سەردەمی ئەنسار و ئیسلام منەوە ڕۆژێ ڤیدیۆیەکیشم بڵاو کردەوە وەنەبی بڵێن جوابی جەنابەت هەر دیارە ڤیدیۆیەکە نازانم ئیتوب بڵاوت کرد بۆ ئیتکە بوو نازانم. سەردەمی جوندی ئیسلامی من منداڵ بوومە و پاشانیش ئەمێن بابم نەما بوو کۆمەڵک یەتیمم لەسەر بووە و لە دارەتوش لە 86ەوە ئەمە لە دارەتویمە. ئەگەر یەک ڕۆژ لە دارەتوی دەرچوو بووم دارەت و هەموو دەزانی هەمووی. نە ڕێخستن بووی خەڵکتان دەدا مەسەلەن برادەرەکانت هەموو جیران لە آخر یەک دقە یعنی ئەتو پرسیاری ئەوە لەم دەکەی جوندی ئیسلام دوای باسی پرسیاری ڕێخستنی ئەنسار خەڵکت ئاوەکو ڕێخستنیش لۆیان کردی وایە نەچێ شاخ آخر یعنی لۆ چێم کردی من لۆ ئەنسار الئیسلام. والله ئەتو تەمعەن ئەمن وەچکۆتم بەتوم گۆ جەنابەت ئەگەر شتێک وەنەبی نەتکردبی خەڵکی دارەتوش هەموو شاید ئەگەر یەک ڕۆژ ئەمە چوب مەولەگە یەک منداڵ یەک نەفەرم ناردبی. تەمعەن ئەو کەسانی کە منداڵیان ڕۆیشتیە ئەوان دەزانن چێ منداڵیان ناردیە. ڕۆژێک لە ڕۆژان هەلەو دەقەی خۆم ئەوە ئەمن بەرپرسیارم ئەگەر یەک نەفەر ئەمە ڕەوانم کردبی وەلەو کاتی ئەو کاتی ئەم تەمەن منداڵ بووە ئەگەر یەک نەفەر ئەمە ڕەوانم کردبی با نەفەرەکە بێ برێ کاکە ئەمن ناوم فلانە کوڕی من ناوی فلانە ئەو مەلا عومەرە ڕەوانی کردیە حتا ئەمن بەرە ڕوو تەلەفۆن لە بۆ قادر نادری بکەم بڵێم کاکە ئەمن درۆم کرد. نانە دوور لە ئەوەی تۆ مامۆستا موالی چەندی دەرەی منداڵ بووم لەو دەمی؟ ئەمن موالید 76. بەڵێ 76 لۆ 2000 تقریبا 18 ساڵێک دەکا بە هەر حاڵ 17 ساڵ دەکا. چەند ڕۆژێک ژیرایی چۆن بوو چەند بەڵێ بەس بە برای خۆ برم فەرموو. ئەو شتە گەورانەی دەڵێن و ئەو تەمەنە گیچکەیمێن 16 ساڵیەکی ئەخر نازانم یعنی بەخۆت وەکو خودی خۆت ئەمن پرسیارەشێ جەنابەت دەکەم جەنابەت بەخۆت ئەوە دەستە عەقلی؟ نه 16 و 17 تقریبا عمرەکە ئەدوو دەتوانی بڵێ لێرە لە هەموو دنیا هەتا 18 عمری نوزت نییە بۆ خۆت دەزانی یعنی پاشان ئەگەر ئەنساریش ببی یعنی ئەوە فەرقەکە لە چاو ئێستاکەت بەنمونە ئەوئینسان بن 18 و دوای 18 ئەمەش یعنی باسی لە 2000 مان کردی خۆ نەمان گوتی لە 2020 ئەتوو هەوت. بەڵێ بەس سوێن بەو خاڵقەی ڕوحی منوتی بەدەستا والله سوێن بەو خاڵقەی ئەگەر ئەمن ئەنسار بەمای ئێستاوەم دەگۆ ئەگەر ئەمن خەڵکم نارد باوەم دەگۆ ئەگەر ئەمن ڕێخستن بامایەوەم دەگۆ. زانەکەتینایەک لەوانە لەو کەسانە بووە کە مێردەکەی لەگەر ئەنسار کوژرایە وەکو نەوعەک لە پشتگیری کردی دوایاننا
يعني ژن پشتگیری من بکە نا یەکێک لە هاوسەرەکانت هاوسەرەکەی کۆن ئەنسار نەبووە کوژرایە ئەوزە چێ پشتگیری منی کردیا نا يعني ئەوە عەگ لە پاڵپشتی بووە یعنی پاڵپشتی بووە يعني منەوە يعني پرسیارە لێ دەکەم يعني یەک دقە کا قادر بەڕێز ئەتوو پیاوەکی بە خۆت ڕۆشنبیر و پیاوەکی تێگەیشت و عاقلی يعني ئافرەتێک لە بۆ نمونەی داعش بوو پیاوەکەی داعش بوو ئافرەتێک پیاوەکەی داعش بوو دواتر ئەو ئافرەتە يعني لەبەر مەسەلە تۆمەت و لەبەر ئەو مۆزوعانە کەس نەیخوازی ئافرەتێک پیاوەکەی خۆی تەقاندەوە دواتر ئەو ئافرەتە کەس نەیخوازی ئافرەتێک پیاوەکەی جندی ئیسلام بوو دواتر یعنی کەس نەیخوازی یعنی ئەوە چ عیلاقەی بۆ مۆزوعەیە من وەکو دەرم بەلەوە بچینە دەرێ بەس قەزمنەوە دێ مامۆستا ئەنە بەڵێ کا قادر بەڵێ لكن من جناب الرئيس جورتي نلكن من لكن كومالك خلنا لكن هم خلشي لبرو لكن هم خلشي رئيس النيابه بلام لكن خلشي باشو لكن عندك خل كان جناب الرئيس تاع يعني حزم لي بسياري وام لي بكي يعني بسياره كان لا استي روشن بيدي جناب خود بيتن يعني نك بسياري بابتي مسألة آفرته يعني التلميح ددين ده عندش التلميح ددين بس قصد نودي نكتل معددين يعني حزم ليها يعني اشتكي وها نكين بلين بابته كان من بابتي عادي آفرته اشتغل أوش قصدم له أبو يعني وان بمن قلت كأتو بخلق الدقود أمن بخوم هاوسرشي أنصارم هنا نوع كلوي بجية بارها بلا وبتينا دري ما مصادو تجيلاي لو وقتي لو تجيلاي بس دقتي باش يم قوتيا برا قرصة يستعمل خلقك زانياري بداتا من بين بلم والله أويا تو جرانتي دا كي كنتيجة يك قوس تو جرانتي دا كي كخلقك زانياري داتا إيما نجيجة بنمونا نانا كقادر جان أما لو كسانة داني مولدو أو موضوعنا بقرم خلشي بقرتن دي أما أو كسير رقمي من يكم دقيقة ورقد لبوتو دزان أو بلاو دفتو يعني أسايش ديجري أسايش وابغود دزاني خلق لسا كومنتي إيما أما لسدستي من بيم خوشنيا كسب جي لسدستي من لبر أو بيم خوشنيا بانزي الرحمة لذاك بس دقتي مساعدة بلادك پێم خۆش نییە ئەو کاقادر نادری و ئەم قسەی لەگە دەکەم کۆمەڵە خەڵکێ کەیفی پێنای حەز ناکە بۆ ئوستوبەی لەم لەگەت و قسەی بکەم پێم خۆش نییە جەنابەت پەنجەت بریندار بێ نەک ئەتوو هەموو مسلمانێک پێم خۆش نییە پەنجەی بریندار بێ لەبەر ئەوەی ئەوە یعنی ئەوەی مسلمان بی ئەوەی دڵی پاک و خاوێن بی حەز ناکە بە ئازاری یەک نەفەری مامۆستا گەشتەکە ڕەبت بی بە تۆ منام زۆر ئاسایە ئێستا ناوتم پێدەگوت بەڵام کێشەکە ڕەبت بەتونیە کێشەکە لەوەیە ئاساییش گرنگی نییە بارحاڵ با نەچینە سەر نیم ئەتوو پرسیار لە من دەکەی دەڵێ ئەوە دەڵێم وە نییە ئەوە نییە مامۆستا لە 2000ەکانە چ گیرا بووی ئەتوو 2002 بوو 1 بوو 3 بوو شتەشی وا بووە لە 2000 نەبوو لە 2000 نازانم ئەو کاتەی فەڕەنسا ئەوە بوو خەڵکەکی زۆر يعني خەڵکەکی زۆر گیرا يعني وەکو بڵێ ئەوەی ڕیشی هەبا دەگیرا يعني خەڵک هەبوو ڕاید بوو هەبوو گیرا بوو هەبوو نەقی بوو گیرا ئەمنیش وەکو ئەو خەڵکەی گیرا دوای جیرانم کە ئیسپات بوو کە ئەمن يعني هەر ئەوها هیچ پەیوەندێکی بە منە لە هیچ مۆزوع و لە هیچ بوار و لە هیچ شتێکی ئەمن بەربوو باشە ئەلی کاگەسکەن مەلا ئەسکەندەر وەزان مەلا ئەسکەندەرە وایە نە هەڵە نەبم کاک حەسەن مەلا ئەسکەندەر هەیە وەزان یەکگرتوو بووە مەلا ئەسکەندەر یەکگرتوو بۆ ئیمام و خەتیب بووە برادرم بۆ جیرانیشم بەڵێ بەهەرحاڵ ئەو کات گیرا بووە نییە ئەو گیرا بوو نەخێر ئەو نەگیرا بوو ئەسکەندەر نەگیرا ئەو دەمی نەخێر نەگیرا ئەسکەندەر ئەدی حەسەن ئەدی ئارام حەسەن چێ وەڵڵاهی نایان ناسم ئەمن ئەوەی بناسم ناوت پێ بڵێم بەهەندە ناوت پێ بڵێم ئاراسی وایرمەن کاک سدیق کە ستۆدیۆ شادی هەبوو ئەوانە هەموو چار دەوروبەری تو بوونە هەمووش لەسەر ئەنسار کاک سدیق تۆ مارگای شادی هەبوون سوێن بە ئەڵڵا نایناسم سدیق تۆ مەرگای شادی هەبوو ئەو گروپان ئاراسی وایرمەن ئەسکەندەر حەسەن ئارام بەنمونە ئەوانە هەموو لەسەر تۆمەتی ئەنسار چەند ساڵێک گیراون و بەڕێزش لەگەر ئەو گروپە گیرای
چەند ڕۆژ آخر وانیە آخر ئەگەوە نەبی ئەتوجێ لە پرسیارە پرسیارە ینی ئەمیش ئەخەوەنیە کاکە وەڵڵای برام وەنیە سوێن بە ئەڵڵا وەنیە ئەو مامۆستا ئەسکەندەر ئیمام و خەتیبە لە گردە ڕەشەی ئیمام و خەتیب بوو ئێستا کەش عالیان هەر ئیمام و خەتیبە و نەش جیرایە یەک دەقە نەجیرایە نەمزانێ جیرابی ئەدی حەسەن و ئارام و ئاراسی وایەرمەن و تۆمەرگای ئەو بەس جێ لە برات ڕاگرە ئەو ناوانەی کە ئەتوو باز دەکەی سوێن بە ئەڵڵا نایناسم بەس ئارازەکە بوو ئاراز وایەرمەن یەکگرتووی ئیسلامی بوو ئەو ئارازە گیرا لەگەم نیش نەگیرایە گیرا بەڵام دەم و دەست بەر بوو لە بەرویشتێکی لەسەر یەکگرتووی ئیسلامی بوو ئەخر ئەو گروپە هەموو ئەنگۆ لە ناو یەکگرتوو یان باوا بڵێن هاو سۆز بوون نەگە یەکگرتوو چکو یەکگرتوو حزبی ئەو گروپە بە ناوی ڕابتە بوون هەر ئەو کادیشیان دەکرد وا بوو یان نا بدایەتە کات جانەکەی مام قادر ئەتوو پرسیار لە من دەکەی وایە پرسیارەکە وەڵامت لە من دەیەوە بەڵێ ئەمن بەتوو دەڵێم سوێن بە ئەڵڵا نە لەگەڵ ئەو گروپەی بوومە نە لەگەر وان جیرایمە وە نەدەیان ناسم ئێزە نازام لەوە یەکە تو باوەڕ دەکەیەوە باوەڕکە تو مەلایەکی ئاینی ئەو خەڵکانش ئەوە لە ژیانن بەشەچیان تێم دەگەیتە ناوم هینانە ئیتر ئەوە دەگەڕێتەوە سەرەوان و ئەو خەڵکانە با بزانین کاردانەوەیان چ دەبی بەنمونە وانیا غەڵەت بوو مامۆستا لێرە داوای لێبوردن دەکەم لەبەرەوەی دەبیتەمان هەبی ئەگەر تۆمەتمان یەکێک دروست کرد بەس ئەگەر ڕاستیش بین چکو مەرج نییە ئەتوو وەکو حاکمێک گوێ لە هەموو لایەک ڕادەگری بەس دوای ئەوە ئستنتاز دەکرێ وانیا بێگومان ئەتوو ئەگەر شتێک بیناڵێ وڵای ئەمێن دڵنیامە غەڵەتیان تێگەی نارێم ئەتوو غەڵەتی چکات و قسەیە لە بۆت کرایە دڵنیامە لەوەی کە غەڵەتیان پێگوتی دڵنیامە لەوەش دواتر داوای لێبوردنم ناوێ برێم داوای لێبوردن دەکەی بەس دڵنیامە لەوەی پێداچنەوە دەکەی کە هەڵە بووە چونکە لەبەرەوەی ئەو تەمەنانە ئەو زروفانەی کە ئەتوو باز دەکەی یعنی تەمەن و موالی دیمێن 16 و 17 ئەوانە بووە ئەو تەمەنانەش یعنی ئیوەی نیە ینی تەمەنێکی منداڵی ئەوهالە ئەمە بەخۆ کە عایلەکی ئەو کاتی عایلەکی فەقیر و نەبوون و بابم نەما بوو کۆمەڵک یەتیمم لەسەر شانی بوو خوشک و براکانم یعنی ئەو ئیوەی نەبوو ئەم وەزئی برات سۆم بووە ئەگام لێ بەس ناچناوێ لەبەرەوە شتی پریڤاتە ئەو پەیوەندی ئەوجا بەس کاک قادری بەڕێز بەڵێ یعنی هەندێک شت هەیە مەسەرەن لە بۆ نمونێ ئەمن مامۆستایەکی دیکە مەسەرەن بە نمونە مامۆستایەک ئەگەر ئەو دووسێ پرسیاریان بە جەنابەت گوت ئەو پرسیارەکان دامە نەئی مامۆستایەکە کەسێکی دیکە ڕاست بوو یعنی ئەوە چ لە مۆزوعی دەگۆڕدرێ ئەگەر ئەو قسانە باز بکرێ و بگوترێ لەگەڵ ئەو پەڕ ڕێز و احترامم لۆ جەنابەت ینی هەر عەزم لە وەکتێ گەیشتن چکە جەنابەت پێگەکی دیکە تێ یعنی ئەوە نازانم پێم وایە وەکو بڵێ هەم ئینسانێک یعنی هەڵی دەکاتێن کەس نییە بێ هەڵە بی لەسەر ئەو زەویەی ئەمن پێم وایە جەنابەت مسلمانی هەمووان پێم وایە نازانم و پاشان پێم وایە لە داک و بابەشی مسلمانی قناعاتی شم نییە داک و بابی توش ڕازی بی کە ئەتوی دەستکاری ئیشی مامۆستایانی ئاینی بکەیکە لە کاتێکی مەسەلەن هیچ پەیوەندێکیان بە جەنابەت وە نەبیتن ئەوە وەکو برایەتی ڕۆک و ڕەخنەک بە جەنابەت دەرێن نەک وەکو ئەوی بڵێن خوانە خواستە لێت عاجزین نا بەس یعنی بەڕاستی ئەمن پێم وایە ئەوە هیچ سوود و ئیستیفادەی لەو مۆزوعی تێدانی یعنی مامۆستا بالەوە جواب بدەم من بخۆم ڕسمی دایکم کە نوێژ دەکا بەجلی کوردەواری خۆمان کە زۆر مسلمانانن بە خۆ دەزانی لە پشت لە پرۆفایلی خۆمدانە لە یەکێکە لە ئەکاونتەکان بەڵام مامۆستا ئێوە مەلایەکی ئاینی و ڕۆژانە بە سەدان کەس بە تایبەتی ئەڵێن شەموان بە سەدان کەس دێت سڕە دەگرێت شتانی وەردەگرێت ینی بەشەکن لە ناو کۆمەلگا تەئسیرتان هەیە ئیشی ماش خەڵکانێک با نەڵێن هەر ڕۆژنامە نووس خەڵکانێک کە کەسێکی وا دیار لە ناو کۆمەلگا ئیشیکی پرسیار بکە گفتوگۆ بکە بمگەێنە قەناعەت لە ئەو باوەڕێی ئەتوو ئیدعایی دەکەی وەنیا مامۆستا با بچینە سەر باشن ئەوە بەشە شتی بەشەکەی تر ئێستا درێژەی پێدەن مەسەلەی مامەڵ ئەو دا و دەرمانانەی دەدات بە ناوی جن هەڵوێستی سیاسی خۆی مەلاکان
وهەڵوێستی لەسەر ڕهابی پارتی چێچنیە. بەڵام ئەمە لەسەر ئەو بەشە ئەوە بڵێن من هاوڕێیان بابەتەکەم کورت بۆ وەختی گەرما و گەرمی ئەوەی سەمسەماڵ بوو نووسی کە باگراوندی ئەوەی کەسە چی وایە مامۆستا مەلا عومەر وایە کۆن یەکگرتوو بووە دوای ئەوە بوویتە ئەنساڕیان جوندە نازانم چەند جیاوازیان هەیە بەڕاستی دوای ئەوەش هەوڵیدایە خۆی نزیک بخاتەوە لە کۆمەڵ قبوڵیان نەبووە یەکگرتوو کەزانیتی لەگەڵ ئەنسارە دوورە پەرێزیان خستەوە ئەوانە شتی گشتی بوون ینی پرسیاری جەوە نییە ئینسانەکە لە تەمەنێکدا بوویتە ئەندامی ئەوانە کە ئەو نەفی هەمووانی کرد کە لە کاتێکدا بە من ئەوە بە پێی ئەو بە دواتچوونەی لەو دوو ڕۆژش کردیتم نەدەبایە مامۆستا نەفی بکە ئەرچەندەونەوە ئاگلای ئەترافی کرد لە فترەی جوند ئەگە سەیری گوتارەکەی بکەنەوە کۆمایە دەنگەی هەردوو لامان ئەڵێ مناڵ بووم بەڵام هاوڕێیان با یەکەم شت ئایا تەمەنی 76 بەخۆی ئەڵێ تەمەنم 76 لە بۆ 2001 2003 کەم ئەمن کە لە حسابات غەڵەتیشم کرد لەوێندەر 24 ساڵ بە 24 بۆ 26 دەکە ئەو تەمەنا زۆربەی هەر زۆری خەڵکی کوردستان یعنی چەند منداڵێکی هەیە 24 لە بۆ 26 ساڵ تەمەنی مناڵ نییە من غەڵەتم کردوتم 17 نییە 24 و 25 تەمەنێکی زۆر کاملە یعنی ئەو زۆر تەکید دەکاتەوە درێ وەختی جند ئەمن ئاڵ بووم وابووم بەڵام نەیگوتێ من ئەڵێ تەمەنە بچووک بووە دەقیق بین ئەوە هەڵەیەکە مامۆستا تێکەوتووە 24 و 25 بووە کە نەدەبووە مامۆستاوە لە 76 بەخۆی دەڵێ تەمەنم 76 لە بۆ 2002 و ئەو برادرانی بە منیان گوتیان لە 2003 بە ئێمەی گوتووە بوو بە ئەنسار و لە سەفرە شتیوالا من لێرە داوا لە جەماعەتی یەکگرتووی ئیسلامی دەکەم لە دارەتوو ئەوان محەک بن وایان بە من گوتەوان مامۆستا مەلا عومەر من هیچ نازام لە سویدم بە زووتیان داوا بکە لە مەلاکانی و لە یەکگرتوەکانی 2000 لە دارەتوو بڵێک ئایا مامۆستا مەلا عومەر ئەو کات یەکگرتوو بەکرد بۆ هیچ عیب نییە هیچ یەکگرتوو هێزەکە خەباتەشی مەدەنی دایکا لە بداتەوە ینی لەگە توندوتیژی نەبوون ئەوەکو دیعاات و ئیشکردن بە ئەوان بڕیار بدەن مەسەلەی کۆمەڵش و یەکگرتوو بۆیە من نووسیم لایەندا لەبەر هەموو کەس دەزان یەکگرتوو کۆمەڵ چەند ڕقیان لە ئەنسار دەتەوە یەکگرتوو کۆمەڵیش ئەڵێن هاوڕێیان ئەو زانیاریان وتێ دوژمنی لە پشتەوە زۆر دیش بە یەکن یەکێک بتە کۆمەڵ یەکگرتوو ینی ئەو شتانەیان گەلێک زۆرە بە تایبەتی یەکگرتوو کە هەستی پێکرد ینی داوا لە یەکگرتوەکان دەکەم بە وجدانەوە ئەوان بابێن قسە بکەنەوە بوارە وایان بە من گوت کە ئایا مامۆستا مەلا عومەر هەوادار و ئەندامیان بووە کە من هەروام نووسیوە و دوای ئەو کەزانیتیان لەگە ئەنسار نزیکە بە ئۆتۆماتیک دووریان خستیتەوە کەەوە شتەشیان دەگەورە نیە بۆ مەسەلەی ئەنسار منکردنی ئافرەتەکەشم هێناوە ینی بە خەڵکی وتوێ خەڵکی پێیان گوتی لۆ بە خۆت ناچێ شاخ ئەمە هەندە نەوتی ئەمن ژنیەکێک لە مجاهیدەکانم هێنایە ئەو کوپاڵ پشتی بەڵام ئەمن لێرەدا داوا لەوانە دووبارە دەکەمەوە مەلا ئەسکەندەر کە من ئەلێرەوە بڵێم مامۆستا مەلا عومەر ئەتو باش دەزانی دوو مەلا ئەسکەندەر هەیە لە دارەتووی یەک لە مەلا ئەسکەندەری سەرووی دارەتوو هەیە کەەوە گیرا بوو و ئەنسار بوو حەق نەبوو ئەوە لەگە من بکەی ئەو مەلا ئەسکەندەرەی ترکە لە دارەتوویە تۆ ڕاستەکەی بەڵام تۆ ئەو باگراون نەدەبووە مەلا ئەسکەندەرەکەیت کە گیرایە هەموو ئەوانەی باگراوندی جوند و ئەنسار و یەکگرت و کۆمەڵ ئەوانە یەکتر دەناسن بە ئەوان محەک بن لەسەر ئەو شتەی ببورن با لەسەر ئەو شتەی ئەوان محەک بن ئایا دوو مەلا ئەسکەندەر هەیە یانەوە مەلا ئەسکەندەری سەرو نۆ کەسی لە ئەنسار گیرا نۆ بەخۆی و نۆ کەس گیرایانە دوو مامۆستا یعنی من ئەوە قسەی وانە گوتیان لێ بێم نەتبە دەبەرەوەی ئەمە ناوێرین بێن ئەتراف بکەین خەتەرە من دەزانم مامۆستا مەلا عومەر بەگرتیان نادایان خۆ نایانگری دەستگاکی ئەمنی هێزی سەربازی نییە بەڵام ئاسایش ئەوە دەکە کە خەڵکێک زانیانی داتم هەموو کەس دەزانی مەسئولی یەکەمی ئەنسار لە هەولێرێ مامۆستا سدیق بووە کە تۆمەرگای شادی بووە بە مامۆستا سدیق بەناوبانگ بووە ئەگەنا من ئەوە نی مامۆستا سدیق تۆمەرگای شاد بووە کە ئەگەر لە ژیاندا مایە
بە منیان گوت وازام نمایە دیسان بەگە قاعدە ئەوانە کەتیە ئەوە تەسچی چەند کەسی کردیە بڕۆ لەگە مەلا عومەر قسە بکە یعنی دوو کەس لەوانە گوتیان ئەوە بەمەی گوت بڕۆ لەگە مەلا عومەر کە ئەندامی ئێمەیە تعلیم وتیان هەتا تەنزیماتی ئەنسار یەک بووە وەکو ڕێخستنەکانی کۆنی شاخ بووە هەر کەسە یەک کەسی دەناسی ئیتر مەلا ئەسکەندەری سەرو دەڕم نەک ئەو مەلا ئەسکەندەری کە و مامۆستا و مەلا سدیق مامۆستا سدیق و ئازاد و ئاراس ئەوانە هەموو جیرانی هەریش چەند ساڵێک چیرە وتیانە من لی بێم نەدووە لی بێم نەدەوە کاسترۆ هەبووە ئەنسار بووە کوژرایە دەڵێن مامۆستا مەلا عومەر ڕەوانی کردیە ئەوە لە دارەتوی حەسەن هەبووە و دوو کەس لێی نزیک بوو ئەڵێن گومانی پارتیبوون هەیە ئەحمەدی ساردەمەنی کاک مەریوان ئەمن تەلەفۆن لەگە ئەو مەریوانەی کرد کە هەموو کەس دەزانی زۆر نزیشتی هەروە قسەی کرد کار نایناسی بەهەرحاڵ ئەوە شتەکە هاوڕێیان ئێمە ئەو شتانە هەندە گرنگ نییە ئیسلام یەکگرتوو بۆ کۆمەڵ بەس کادیرەشی ئەوە بووە کادیرەکی ئەنسار بووە وا دەڵێن ئیتر مەرجیش نییە قسەی ئەو سەرچاوانەی بە ئێمە دەڵێن بەو ناوانەشو کە من هیوادارم یەکگرتوو کۆمەڵ و ئەنسار و جوندل ئیسلامەکانی ئەو سەردەم کە خەڵکی خۆندە کۆ نییە 20 ساڵ لەبوو بەرە بێنە دەنگ و مامۆستا تەمەنی کە دەڵێ من گەنج من تەمەنێکی زۆر بچووکم هەبووە مامۆستا 24 لەبوو 26 تەمەنی بچووک نییە و کە بە خۆت دەڵێ ئەوی ڕشی هەبووە جیایە هەنی وەکو سەرنج ئەو سەرنجایە هاوڕێیان من یەک خاڵیت کە دەڵێم کۆتایی پێدێنم دەچینە سەر بەشی دووەم مامۆستام پرسیارێکی زۆر ناخۆشم لێ کرد ئەنی بەڕاستی کە گوایە ئەوەی خەڵک هاک دەکا و بەڵگە هەیە لەسەری دڵنیابن من هەر ئەوەندە دەڵێن بەو دوو چاوای خۆم بەڵگەم دیتە بەڵام ناتوانم بەڵکە بڵاوکەمەوە کە خەڵک کە بووە وتیتی من هاکم کردووە بە ئەمری مامۆستا مەلا عومەر نەیگوتۆ دارەتوو بەڵام ئەوە بڵێم ئەڵێ لە ئاسایش و لە مەلا عومەر پێی وتیمە لە چاوی خۆم بەڵگەم دیوە هەر ئەوەندە دەتوانم بڵێم یعنی هەمووانەیە منیش دەناسن ژیان ڕقم لە درێەوە هیچ کێشەم نییە و مامۆستا مەلا عومەر ببوو مامۆستا مەلا عومەر نمونەی کەسێکی جوان بوو لە گفتوگۆکردندا لە ئاخافتندا و زۆر بوێرانە هەرچی پرسیارم لێ کرد بە دڵەکی زۆر گەورە وەریگرت کەم دەستخۆشی لە هەموو ئەو خەڵکانە دەکەم بەڵام ئەمن مامۆستام پێشم گوتی بە چاوی خۆم بەڵگەم دیوە کە بەس ئەڵێ مەلا عومەر نازانم چەند مەلا عومەر هەیە بەڕاستی نەیوت دارەتوو بەهەرحاڵ هاوڕێیان با بجێ لە بەشی دووەم ڕابگرن کە باس لە جن دەرکردن و کە کۆمنتاریشە سەر ئێمەدایە لەو ڤیدیۆی کە ئەو کچەی قوتار دەکا یعنی ئەمە تەوهینمان پێ نەکردیە و ئەو بۆن و میمۆریی تەوزیع دەکاتن بە 15,000 کە خەڵکی دارەتوو دەزانن ئایا ڕۆژێ 30 کەسە هەفتەی 30 کەسە کە وەک بەخۆی بانگەشەی کرد وتیانە من ئەوش پێ بڵێ با خەڵکی دارەتوو بانگەشە بکەن یان بە سەدانە کاتەچ خۆش لە بۆ بەشی دووەم ناچمە سەر هەندێک مەسەلەی مامۆستاتکو قەت ئەوەت نەکردی ینی وەکو خەڵک بڵێ ئەمن دەتوانم شت ببینمەوە شتێک دزرابی شتێک بردرە مەسەلەن بە جنەکانی من جن ئەتوو وایە دەتوانی دست کەشف بکەی دەتوانی شت زۆر بکەی ئەو شتانە ناکەی ناجانەکە من ئەوێ ڕۆژ بەرنامەم لە تەلەڤیزۆنی ئەمن بە خۆم باسی ئەو وەزعانە دەکەم کە ئەوە غەیب کەس نازانی لا يعلم الغەیب إلا الله کەس لە غەیبی نازانی بەڵێ ئەی مامۆستا نەک جارێک وتاری باسم کردیە لە تەلەڤیزۆنی باسم کردیە بەڵێ ئەی ئەو شتانە چییە دەڵێن لە دوکانە کتەیە دوکانە کتەیە لە دارەتوی وەنیا مەل پێڤێسەیە وەنیا قوموچیمە تۆش والله دووسێ دوکانم هەیە ئەلحەمدولیلا پێڤێسێ قوموچی من تو بەڵام ڕۆژی شەموان ئەتوو بۆنەک و میمۆریەک نافرۆشی بە 15,000 ناوەڵام میمۆری تێدا نییە بەڵام
5 پارچە ئەشیای ئەو شتیان دەیاندێنێ هەندێکان 10,000 دینار هەندێکان 15 لەوەش ئەمە بینایەکی گەورەم هەیە لەوێن دەرێ ئەو بینایە کارەبامان لەسەرا کارەبای ئاهلی و کارەبای حکومی وە شوێنە کەشمان لەسەرا ئەوە جاران کاتی خۆی ئەمە کەسێک داهاتێکنەما پێویستی بەو شتانەی بکە ئەمە دەماندایە دەمەگوت بڕ لە بازاری بکڕا پاشان چەند بەڕێزەکی وەکو قادر نادری هاتە لای من گوتی مامۆستا ئەتولۆ ئەوشیان لێکوانە ناوی مەسەرەن لە بۆ نمونێ ئەم لە ڕانی هاتیمە لە سلێمانی هاتیمە لە قەڵاتزێ هاتیمە شارەزای ناو بازاری نیمە ئەتو لێرە زۆر ماندی کابراێک لە ناو بازاری دانیشتیا هاوین و زستان لەبەر سەوبە و لەبەر سبریتیا شتەکەمان دەداتێ زۆر گرانیشە تەنسیقەکەت هەیە لە گەرمی گوتم ناوەڵە تەنسیقم نییە لەو بەچەند ئەوانە گوتیان کاکە بە 35,000 بە 40,000 بەو بابەتانەیە ئەو ئەشیانم هەستان بەخۆم بینە لەکنە خۆماندانە وەکو چیە ئەو ئێستا پێت دەرێم ئەو ئەشیانە مەسەڵەن لە بۆ نمونەی ئەحشابە هەموو شتێکم هەیە دوکانی ئەحشابیە بۆن نادەی بۆن کە خۆیان بۆنمان هەیە بۆنمان هەیە هەموو شتێکمان هەیە هەموو دوکانی ئەحشابە مامۆستا ئامانجت چیە لەو بۆنەی یعنی تو دەرێ مەسەڵەن لەگەڵ جن ئیش ناکەم بەڵام ئەو بۆنە لۆ چییە دەیاندەیە ئەو بۆنە حیاتەکەی من با ئەتوو بزانی و هەموو خەڵکیش بزانی ئەو بۆنی مسکە بۆنی مسک ئەو کەسانی کە نەخۆشی جنۆکەیان هەبی جنیان لە قەلبی بی ئەو بۆنەی لە سەر پەنجەکانیان دەن لە سەر پەنجەی پێ و دەستیان دەدەن ئەو جنە وەکو ئەوە سەری بکەی ناو زێراوی ئەوها پێی ئیسعاز دەبی ئەو جا پێی دەڵێن لە مۆبایلەکەی خۆت سوڕەتی بەقەڕەی بە هیچ فۆنی جێلی ڕابگرە سبەینێ جارێک ئێوارێ جارێک ئەوە بە وەزعی پێچا دەبیتن بە تەجروبەی ئەوەندە ساڵی کە بە خۆم تێدا بوومەوە تەجروبەی هەموو مامۆستایانی کە ئەو ئیشەی دەکەن ئەو مامۆستایانی ئێستاش کە لەسەر خەڵکی دەخین هەمویان کە ئەوەی نەخۆشی جنۆکەداری هەبی بۆنی مسکی بەکاردێنن ئەو بۆنە مسکە ئەو معنای ئەوەی نییە تەنسیق لەگەڵ جنێ مانای ئەوەیە جن لە قەلبی خەڵکەکەی دەردەکەی بەڵێ باشە مامۆستا ڕۆژانە چەند کەس هەیە چەند خەڵک دێتن ئەو شتە لێ دەکڕیتن بەخوای کڕینەکە نا بەس خەڵکەکی زۆر دێتەکەنە من هەتا برێ خەڵکەکی زۆر دێ بەڵام شەر نییە ئەو ئەشیای بدرێتە هەموو خەڵکەکان لەبەر ئەوەی هەموو خەڵکەکە لە بۆ نەخۆشی جنی نییە مەسەڵەن لە بۆ نمونەی مەسەڵەن دوو کەس دێتەکەنە من لە ماڵێ لەگەڵ یەکتری گونجاونینە لەگەڵ یەکتری پێک نایەن مەسەڵەن مامۆستایەک یان یەکەکی دیکە خەڵکەکی دیکە یان بە تەلەفۆن لەگەی قسەیان کردێ گوتیان کاکە ئەوە سحرت لێکرا یان جن لە قەلبیە ئەوانە ئەمە قسەیان لەگەڵ دەکەین جاری وا هەیە بەپێی ئەو ئاەت و فەرمودانی کە لە قورئان و لە حەدیثی هەیە هو الذي أنزل السكينة في قلوب المؤمنين ئەمە بەو قسانە ئارامیان دەکەینەوە ئەو پێویستی بە عیلاجی نییە دەبینی جاری وا هەیە خۆ هەموو مۆزوعەکە لە بۆ بابەتی عیلاجی نایەن ئەو قەلە بارغیە جاری وا هەیە لە بۆ هاوکاری دێستا بەس ببینە ڕۆژانی مثلەن ئەو چەند ڕۆژانەی کە بەخۆم بڵاوم نەکردەوە لە بەرەوەی دوو کەسی وەکو ئەو خەڵکانی کە ڕخنیان گەیاندە جەنابەت ئەو ڕخنانە دەگەینن ئەگەر نا مەسەلەن لە بۆ نمونەی ئەمە هاوکارێکی زۆری ئەو خەڵکانەما کرد ئەو قەرە بارغیانە دەبینن لەوانەی بڵێنەوە هەموو ئەو بابەتەیە مەسەلەن لە بۆ نمونەی لە ڕۆژی عالفەی نزیکەی 170 عائلە 150,000 دانی کرێتی ئەو قەرە بارغیە لەوێن دەرێ بووە ئەوانەی مەسەلەن هەموو عالم دەزانی یەتیم 110 یەتیمم لەکن بۆ هاوکاریمان کردیا مەسەلەن زەکاتی فترمان لەکن بۆ هاوکاریمان کردیا ئەوە وەکو تازە کە باست کرد گوتت داکەم پرۆفایلەکەی ڕسمەکی ئەوهایە ئەو پارەنە شەملوانی بەتەنی ئیخۆم نەبی سەدانی وەکو کەسانی وەکو داش کرد وەکو کەسی داکوت خاوێن بی بەڵام ئەمە ئەوڕۆ کاک قادری بەڕێز نازانم ملەتی کورد تەبیعاتە چیە سبحان الله يعني نازم ئەتو هەر شتێکی بکەی ئەو ملەتە قەد لێ دەڕازی نییە يعني لە تەمەنی منداڵیمەوە ئەوە لە هەموو کەس دڵی هەموو کەسەکەت پێ رازی ناکرێ مامۆستا ئەوەندە دەمێ بەمام قادری برێم ئەوەندە دەمێ بەمام قادری برێم ئەمێن لە تەمەنی منداڵیمەوە ناو مزگەوتێمە لەو تەمەنی خۆم سپاس لە بۆ ئەڵڵای لە تەمەنی خۆم ناو مزگەوتێ بوومە لە تەمەنی خۆم مزگەوتم کردی الحەمدولله سپاس لە بۆ ئەڵڵای ئەوە من هاوکاری و خێر و ئەو خەڵکەم هەیە نازانم چ بکەین باش دەبین یعنی نازانم ئەگە تا ئێرە ئەمر خراپ کاکە شتێکم پێ بدەن با بیکەم چاک پێ باش ناو خەڵکی نانا قسە لەسەوە نییە مامۆستا ئێستا تو شتێک بەکاردێنی بۆنە ئەڵێن ڕۆژانە بەلای کەم لە شەموانت لە 300 لە بۆ 700 کەست هەیە دەیاندێ درۆ دەزانین لە درۆیە ئەو ژمارە نییە ناوەڵڵا برا هاڵێ ینی بە بۆکو دکتۆر مەوعید وەردەگرن وەنیە
ئارێ وەڵڵا وەکو دکتۆر موعید وەردەگرن قوربان. بەڵێ باشە مامۆستا یانیەک پرسیار ئەمە لێ ئەگەر جن هەبی وەکو پرسیار ئەمە دەزانم لە قورئاندا بەس دەمێ بمگەێنی قەناعات مەسەلەن ئەگەر جن بتوانی بە جن عیلاج بکرێ گێنهێنی یان لە خۆتی دوور بێکیان نەخۆشی سیر نییە ئەمریکا و ئەوروپا و حتا پارتیوێچێتیش لە گەمە سسی خوڕەکانیان لە مێشک زانینی دژەکانیان بەکاری بێنن یعنی لۆ بەس بەڵام ئەوە جن ناتوانێت ئیشانە بکە ئەتوو مەزا بۆنەی دەدەی هەتاوەکو لە جن دوور بکەویت جنەکە لێ دوور بکەویتەوە ئەو جنەکە چ دەکاتن هەتا نەخۆش خەڵک پێی نەخۆش دەکەوی و لێ دوور دەکەویت کە بستە قەلبی نەخۆش دەبی وەنیە وەزعی تێکە چی دەزانین چ بکەین باشە دەزانین چ باشە بەڵێ ئەمێن نەخۆشەکەت لەگەڵ بەرامبەردا بنێم بە ڤیدۆ ببینی چ دەکات چونکە خۆ ئێستا تو شتێکی لۆ تو باسکراوەکو خەیاڵەکیە بۆ نەچیان دەدەنێ بەو بۆنەی مەسەلەن جن دوور دەکەوتەوە ئەوە وەکو خەیاڵەکە لەکنەتوو نا باواقع بواقع مەسەلەن ئەمە کۆمەڵک ڤیدۆمان هەیە کابرا جنی لە قەلبیە جنی لە قەلبیە لە بۆ نمونەی قەلبی تێکچووە مامۆستا ئەو شتانە گەلێک زۆرە لەوی تۆ بخاستنی ئەلیکەلە گەلێک زۆرە بەڵام پرسیارێک باشە ئەو بۆنە لە بۆ ئەوەیە کە تو بۆنەکەت لێدا جنەکە بۆ بۆنەی پێ ئیسعاز دەبی قورئانی شت لێدا جنەکە دەڕواتن باشە یعنی جنەکە بە بۆنەکەی ناڕوە بلێ بەتەنێ بە بۆنەکەی دەڕوا بە قورئانەکەی دەڕوا ئەو جەپاشان ئەو بۆنەش تەسیری دەکات باشە ئەگەر چۆن ناو قەلبی چی لێ دێتن بنمونە نەخۆش ئەگەر چۆن ناو قەلبی دڵی تون دەبی ژانە سەری دەگری عەسەبی دەبی تووڕە دەبی ئەو شتانی باشە لۆ لە ئەوروپای ئەو شتانن هەشە تێکەچی جانەکەم لەوێش هەیە جان ئەگە هەبی لە هەموو دنیا هەیە وایە ناخۆ لە هەموو دنیا هەیە لە هەموو دنیای لەوێن دەرێش هەیە لەوێن دەرێش ئەوە لە بۆ نمونەی کوڕی پاک و ئەوانە لەوێن لەسەر خەڵکی دەخینێن و ئەوانیش هەیەیان مامۆستا دخوای قەوز من ئەزام لێرەش چەندین کەسی وەکو تو ئەو شتانە دەکات سحر ئەتوو نازەم سحر ناکەی بەس مەسەلەن جن و ئەوی شانە ناو پەناهەندەکان هەیە بەس من قەزم لە کۆمەلگای ئەوروپیە کۆمەلگای ئەوروپی لە هەمومان لە کۆمەلگای قەوز مامۆستا ئەو شتانە لەو کۆمەلگای شەرق هەیە لە ئەفریقای هەیە عەجەبەن وەرە سەیرکە سەحەتی تەندروستی ئەو ئەوروپیەکان کە زۆریان ئاتیستن واتەوانن ملحیدن باشترین نەخۆشخانەیان هەیە سەحەتترین مەزان من تۆ عمرمان هەموو 50 ساڵ دەمری وایە نە لە کوردستان 56 بە معدەلی دەمرن لێرە 100 ساڵ دەژین تەندروستیان زۆر لە ئێمە باشترە هەموو علم و تەکنەلۆژیا لێرەیە عەجەبەن لێرە ئەو جنا ئەو دەورە نابینی لێرە بە تۆپ شتەکە نەک بە خەیاڵ بە ئەویا من پێ بڕوان پێەیە باشە بۆ ئەمریکا و بەریتانیا ئەو هەموو خەستەخانەی دەکەن ئەگەر مەسەلەن لۆ حتا لە سعودیا لە ئوردن ئەو هەموو نەخۆشخانە گەورە دەکرێت لە هەموو وڵاتە ئیسلامیەکان وایان نا ئەوانەی عەقیدەی ئیسلامیان هەیە عەجەبەن لۆ ئیستیفادە لەوەی جن ناکەن وەکو ئێوە جوانە ئەوجا لە هەموو وڵاتە عەرەبیەکان خەڵکانەکەن ڕوقی دەکەن لە بۆ خەڵکی جن لە قەلبی خەڵک دەکەن لە هەموو وڵاتە عەرەبیەکان هەیە لە هەموو وڵاتە ئیسلامیەکان ئەوە هەیە لە مەسەلەی وڵاتە ئەوروپیەکانیش هەیە بەڵام شێواز و دەرکردنەکەیان جیاوازە لەگەڵ شێواز دەرکردنی وڵاتە عەرەبیەکان ئەگەر تەماشا بکەین لە وڵاتە ئەوروپیەکان جاری وا هەیە ئەوان بە شێوازێک دەری دەکەن بە شێوازی مۆسیقای دەری دەکەن چۆن مۆسیقا مامۆستا زۆر جێ دەدەمە مۆسیقای بەنمونە داواکەم پێم بڵێ ئەوە نوکتەکرد لەو بڵێم تخوا قسەی خۆر لە بیر نەچی لەسەر هەندێ مامۆستا بەس ئەم من عەزم لێ بەس نوکتەکەش ئەو قسەش لە بیر نەکەین نوکتەکەی خۆر لە بیر نەکەین باسی تەمەنت کرد تەمەن گوتت تەمەنی مە 56 ساڵ لە تەمەنی ئەو خەڵکەی تەمەنیان لۆ زۆرە دەزانین لەبەر چیە تەمەنەکەیان لەبەر ئەوەی ملەتەکەن یەگرن ملەتەکەن زۆر حیزباتیان تێدا نیە حیزباتی زۆر ناکەن ئیش لەسەر چاکەی دەکەن ئیش لەسەر باشەی دەکەن ئیش لەسەر ئەخلاق و ڕەوشتی بەرز و جوان دەکەن یعنی ڕق و چینە و بغزیان لە بەرامبەر یەکتری نییە
يعني لخويان وشتي لبو يكتري درزنا كان إيش يكتري بجورة دزانن إيش يكتري بجس كنازانن كإنسان أوشتاني تدابي نخوش دكوي كنخوش كد أو كاتي بلد تأثير تمني دكات تأثير برسي دكات تأثير رنجي ريشي دكات لرنجي برسي دكات لهم بابا تكاين دكاتن بزورو نكتة كد وعدتينو موسيقى كي أنا قصدنا سوية وليرش كتورة باور إخواني يا أخو إيرش أي كروات رحمة الله بعد بيش كوتيا بروزة بيش نكتيا بنمونا أو سويديا لمالي ما إيشي ذكرت إيتر تير زور أما لزستانا خواردن ددينا تير ما تازور بقولتي أو لكالتوري ما نفرد دمري دبتا تير بلبلو أو تانا ديتو ليد نزيق دبي سيرم كيد بي تير بو كنتم بابا أمان هموي بابو برامو دايكم مرديا يعني حفظة كيد كتشيح ورا بمبل بنمونا يعني قصدم يعني أوانيش باوري خوان هيا بنمونا بلام كمن ما بس إيما لويا ما مصا همو عداد إساتو بخود نخوش بي قد ناتي خستخانة بري والله يرجع تلفزيوني جوام قوت إيش كورة بريزا كان ديارة أم دس خوشيان لذكاء بخوش من خوش ذكاهم وخيزانم لو رجعنا زراوي أويهب وبردي هبوا أما تفينا سردين دكتور ما كرديه ودكتورة كانش لقم درساتي برادراتي زور خوش معناها يعني أتو بخوت أقصر دبيش حبي باراستول ناخوي نا جانا كم بالا إيش كان لكتري أو أروز نكم أمين جيل براد راجرة أمين أجر لبون مني جانا سركم غير بدلونا خون بامش دخون بلام أجر جانا سري تبيعي لقل جانا سري مسألة زنوكي أو عرض عثماني فرقة زور ديارة باشا بس ما بس ما دزانتي أوش نقطة زور لبو ما قرينك تكون نظام مثلا هولي مسألة زادو نشتا مثلا مسألة زين قلق زور بوا وقت خوي وأنا بوا وانيا باشا عجبا او همولات فيش كوتي دنيا كيستا او موبيليتو تخاو دنگنا زموتيا ما مصح للاي ولا تلفون ملودي لسر زورم تلفون ملودي لسر بمبورا من زور جرين قال بري اوش تلبو همو جار شاول جدم بتساري قش كتاوبين ما مصح يعني مثلا يعني اتو دبيني او تلفوني اتو يش بيدكي برهمي ولات الرجاوية كان ونيا أو ساري أدو بيجي دروي أو خاستاني خاوين كنوي ستا نوتو بينجي كرسا لأولادي رجاوادي كبروان بو مسألة جنانية بمسألة من أوروبيا كان دريم نك أو ملاو الشيخاني سلا أوروبان باشا عجبا استفادة للجنة كان مثلا شتشوكو كروني حتى درمانا كان دي تو بدأ $1,000,000,000 صرف كرا لونا يعني استفادة لو كان يعني بسيارة يعني لونا يعني بسيارة لهمو دنيا لو دادندري أجر يعني موضوع بدزن يعني بالي يعني بزن بين نخوش كورونا أو أنا ببين نوا يعني بنمونا مثلا تزن يا أخي ناكر إبراهيم أو ناكر ولا تو أنا يزني داني ولا تزني بس تيجيشتي قرآني بيروز باسي دكاتن دفرمي ضعيفة دفرمي إن الشيطان للإنسان عدو مبين دجمنة باش كرايا ولا باشان دفرمي إن كيد الشيطان كان ضعيفا هو ضعيف اشتكي يعني أوش ضعيف أو شجوريكو بيدك اللي يعني تزن أجر قدرتي تزن سيا حتى تستنتج شو لابو إنسان درجك قدرتي تزني زور ضعيفة بلام أو إنسان أنا كتأثير ذكاء السريان ذكرته سر إيمان وتوكل وإخلاصي أو إنسان أنا نقص يعني هي يعني نقص يعني لإيماني لتوكلي لإخلاصي قرآن ده فرمي إنه ليس له سلطان على الذين آمنوا وعلى ربهم يتوكلون على الشيطان ده صلاتي النية بس أو كساني كإيمانك توكمو تواوي يعني هي أو إخلاص يعني هي أو توكل يعني هي أجر كسكا أو سيشتي هبي أو يستأسيل ناكا بس أجر كسكا بالي فرمو إذا زاني كاج بس ما مستعلي خويش كذا يعني زوربان آتيستن لأوروباي أوروبيا كان ده زوربان آتيستن بالرأي بدينية زوربا راسته بالضبط بلام زوربي زوريشيان مثلا جناستنا وقلبيان ببيعوا يو درماني تو بكار بينن بدمون او نوع درماني كان قولك بكار دين او بونا اكل لدرماني قري بس قرآني بيروز أو أتو دلي كهج عيبيان نيا بينس كاس يان تاقيك أو بينس كاس بله
پێنج کەس تاخیەوە لەو پێنجەی بلێ سوورەتی مەثەن لە بۆ نوێی سوورەتێک قورئانی ناو جێدانێ بەس با دەرنەین دەدەقە با دەرنەینی بزانە هەموو قەلی بار پەڕین دەکەی لەو پێنجەی بزانە یەکیان دوانیان وەی لێدەی ئەوە معنای ئەوە نیە ئەوان جنیان لە قەلبی نەبی بەڵام لەوانەیە بڵێن کاکە ئەوان لەبەر ئەوەی لە بواری عەقیدەی ئیسلامی لەو مۆزوعی شارەزانینە لۆی لەوێندەر لەو بابەتەی شارەزانین ئەزانی مامۆستا من جیرانەکەم هەیە عمری 90 ساڵە کاتی جار بەجار دەتی یارمەتیدا چی دەدا جوان ینی 90 ساڵە کاتی دەتی یارمەتیدا چی دەدا لە فنلەندای من ڕۆژێک نەبووتیە ئەو ئینسانانی بەم قەبستانێک لە پشماڵمان هەیە زۆربەیان کەمترین گەنجیان کەسیان کە دەمری هەفتا بەسەرەوەیە دیارە هەیەیانە 20 ساڵ و 30 ساڵی بن بەس شت بە معدل لێکە درێتەوە عەجەبەن یاری قەزی من لەوەیە مامۆستا ئەوان ئەگەر جن هەبی دەبیە بۆ ئیسلام و مەسیحی و هەموو دینێک هەبی وایان نا یعنی بەکار بێنرێ ئەو علمە ئەو علمەکو علمە ینی پێدرا دنیای بەشەریەت شتێک ئیسفادەی لێ بکەن ئەوان وا لە دوو دەگەڕێن بچووکترین عیلاج بکرێتن بەڵێ ئەتۆ یەک جیرانتان هەیە وەکو باسی دەکەی جیرانێکتان هەیە ساغ و سەلامەتە من لە دارەتووی دەتوانم بڵێم 10,000 ماڵی پێدەزانم عائیلە هەر یەک نەفەر عائیلە هیچ عیبیانە دێو دەچن و سەردانی دەکەن و ماڵشان نزیک قەبستانیە و هیچ عیبیشیانی خۆم عالم توش نابی خۆم خەڵک تووشەوەی نابی یعنی دەتوانین بڵێن لە 10,000 نەفەری دوو کەس ئەگەر توش دەبی سێ کەس توش دەبی کانی ڕێژەکە خۆندە زۆر نییە بڵێ هەم خەڵک توش بڕوا بکە لە فەیسبوک زۆرترین شت دەنووسین ڕۆحی شاد بێ خوای خۆشبی لە ئێرە ئەم جیرانەکەم 10 ساڵە لێ ئێمە قادر عالم ئیشی گەورە دەکا گەورە هەموو خەڵکە ئیشەکان گەورە دەکەن ئیشمەتی کورد تەبیعاتی وایە نانا من بەکو نمونەکم لۆتی ناوە مە 33 ماڵەیە گەڕەچین 11 ساڵێ لێرەم دویان مردینە هەمیان عمریان لە عەفتا بەسەرەوەیە بەرحاڵ مامۆستا بچینە سەر پرسیاری بکە با کاتت نەکەم زۆرت پرسیارمایە چونکە تەلەفۆنێکی زۆر نۆرێک کچەکەم لە کولی هاتە دەرێ بەڵێ پرسیار زۆرمە ئەگەر بەڵێ وەڵاهی یەک دوو پرسیاری گرنگ کەمایە مامۆستا زۆر خەتەریشە نازانم دوایە تەواویکەی ئەس دەکەی دوایە تەواوی نه ئەو دوو پرسیارەشم لێ بکارچە نەکتەکەم لە کولی لە پێش دەرکەی ڕاستە بەس سوگە لێرە بڕۆم شەبەکەم نامینێ واللهی باشە خۆشحاڵم کچش لە جامیعەیە و دەخوێنێتن و شتێکی باشە یعنی بەسەر ئەوەندا تو کاک غالب سوورچی پارەی لە هەر نەفرش 15,000 وەرناگری وایە ناتو گوتت بە پێی نەخێر لە هەموو نا کوڕا کاک قادر دەزانی کووا من حەزمان لێ شتێکی بە برای خۆمان بڵێین بە برای خۆمان بڵێ کاکە ئینسان ئەمە ملەتی کورد نازام لۆ واینە ینی حەزمان لێ بەڕاستی خەڵک وەکو برابی لەگەڵ یەکتری خەڵک ڕاستگۆبی خەڵک دەستپاکبی خەڵک ئەمینبی بەس کاکە ئەمە چ بکەم ئێستا نازانم یعنی ئەتو ئێستا ئەو هەموو هەوڵ و ماندی بوون و کۆشەی خۆت دەکەی هەموو خەڵک لە تو ڕازیە مام قادر ناوە لە خەڵکێ بەدەستکەی دەم کاتە قیمە بەبەلازەمەویش دەکەی سعاتی لێرە بە $10 ئیش بکەی یعنی تووشی سەریە شەو جوێندان و کە ئەوە بەرحاڵ دەکاشە ئەمن بە برای خۆم برێم ئەمن بە برای خۆ برێم ئەمن لەگەر دەستم لە تەکسێکی ڕاگرت تەکسیەکە زۆر خراپەوە باسی دەکەم مدەک پێش ئێستا زۆر نەمێژت بەرازیلی ئەو کاتی ئیشی بەرازیلیان دەکرد بەرازیلیەکە گێڕەکەی فیتێزەکەی دڕابوو بن پێمان دیار بوو نعنی جادە دیار بوو ئەم گوتم ئەو پیاوە هەر دەمناسی لە دوورەوە ئەو ئەمنی نەدەناسی ئەمش گوتم بابا لەگەر ئەوەی بڕۆمەوە خێرەکەم لە بەوەی بابەتە بریتی نەڕۆمەوە ئەمن نیەتی باشم لەگەری دەستم لێ ڕاگرت دەستم لێ ڕاگرت لەگەوی هاتم لەگەر تەکسیەکەی هاتین لە ڕێ ڕۆیشتین گوتم بم بە کنماری مەلا عومەری دارەتووی گوتی مەلا عومەر گوتی مەلا عومەر ئەوەی دەڵێن دوو جنی هەیە نێرومێ ڕایگرتیە ئیشی پێ دەکا ئەمنیش گوتم لۆ کۆترە نێرومێ ڕاگرتیە ئەمنیش گوتم وەڵا هاتین کۆمەڵە قسەی ناشیر و نابەجێ کرد ئەمنیش لە ڕێ گوتم ئەلێ ڕاگرە با دوو مریشک بکڕم وەڵا ڕایگر مریشکەکەم کڕی لە بۆی گوتم مامە ئەو مریشکە لۆ بۆ توبی ئەوش لە بۆ من وەڵا گەیشت نەبەر گوتم ئەو ماڵیم لە لێ ڕاگرە گوتی ئەتو مەلا عومەری گوتم ئەی قوربەتە بری سەرم ئەتو مەلا عومەری تا ئێستاش ناناسی ئەو هەمە قسەت پێگۆ گوتی وەڵا ئەتو لە من پیاوتری گوتم نە هەردووکمان پیاوین بەس دارەچکە ئەو قسانە مەکەوتە دێو مریشکە لۆ کڕی
بوتم پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم کەسە غیبەتی کردی خورمای بدێ ئەمنیش خورمام نییە بدەمێ لە چێ خورمات لۆ بینم ئێستا ئەو مریشکەی بخۆ کاکە لە باتی خورمای وەڵا گەوابی زوو خەڵک ئەوە دەکا قسەت پێ دەڵێوە تا مریش چیلۆ بکڕی لەو وەزعی مامۆستا وەڵای دوو پرسیار دەکەم بەس دەبی بمبووری بەس ئەم پرسیارە لۆم هاتیە ئەتوو هیچ خەڵکتاندایە لەبوو هاکردنی خەڵک هاک والله ئەتو باورت بۆ ئەڵڵای هەیە ونیا بەڵێ سوێن بە ئەڵڵا کەسم نەها کردێنە دەزانم نەکەسنا خەڵک تەبی سوێن بە ئەڵڵا نیتم ئەگە باورت کرد ئەگە باوڕشت نەکرد منتەین ئەی مەلا کاروان هاکرایە مەلا زانە هاکرایە ئەو مەلایانە چی دەسە دەزانی مەلا کاروان کە کۆچی دوایی کردیە مەلا زانە هاکرایە والله سوێن بە ئەڵڵا مەلا کاروان نازانم چێ مەلا کاروان سوێن بە ئەڵڵا نازم ئەگە بزانم بۆ دەرێم کوڕە ئەڵڵا لەکنە من گەلە بەڵێ دەزانم بەس مەلازانە دووسێ مەلازانە هەیە نازانم چیان دەرەی بە منیان گۆ مەلا کاروان و مەلازانە هەردووچیان هاکرایە باشە مامۆستا تو دڵنیای لەوەی کە کەس دەست لە بۆ ئەو شتانە ناببن بمبورەکەەوە دەڵێن بەسەم پرسیارە دەبی بڵێم و بگەینە قەناعات ئەتو دڵی خۆت مرتاح کە هەرچی پرسیار دەکەی بکە من جوابتم باورت کرد باور نەکردم چ بکەین هەرەوەندە وای من خۆچی ئەمیش خۆ مەرز نییە پرسیارە لۆ ماتیە بە منیان گوتێ لەی بێ منە دبە بڵێ کە مامۆستا مەلا عومەر ئەو کارانەی کردیە ئەدی ئەو بوخاری لۆجی بوخاری ناناسی مامۆستا هیچ گەنجی بوخاری بی کاری هاکردن سوێن بە خاڵق بوخاری ناناسم چیە باشە ئەگە بەڵگەوی یەکلاکەرەوە هەبوو لەو سەر ئەوەی ئەتو بەس ئەوم پێ والله وبالله ئەمن نایناسم سوێن بە ئەڵڵا بەس ئەگەر ناوی دیکەی هەبیتن بیناسم ئەگەر نەنازام سوێن بە ئەو بوخاریە بڵێ مامۆستا مەلا عومەرە ویشانەی بە من کردیە ئەخەرەجا ئەوە لە خۆی ئەتو ئێستا دەتوانی ئێستا ئەمن بەتوو بڵێم من پرسیارە دەتوانم بەتوو بڵێم دەتوانم بڵێم کا قادر نادر کاکی خۆی ئەو های بەم کرد ئەو های کرد ئەو جوسیانی دەژبی ئەوەش دەبی بەس ئەمن ینی شتێک لاکەرەوەم دیتە والله ئەخەر ئەگەر دیتە بت پێم بڵێم وا بدەرێم ئامادەمە پێم بڵێ هەر هەوڵ دەدەم من ئەگەر لە هەر شوێنێک لەوانم بمبورە و سە قورسە بەس ئیتر پرسیارە ڕۆژنامە نووسیش وەکو ئەوە داوای لێبوردنیش دەکەم لە هەر شوێنێک نەحەقیقت بەرامبەر بکەم دووبارەی دەکەمەوە چکۆ من هەستی ئینسان لام گرنگە بەس ئیشی مەش ئەوەیە دەست بە شتی بڤە ببین دەست بۆ شتی خەتەر ببین ئەمن پێشم وایە یعنی بە هەر کەسێک ئەنگۆ ڕۆژنامە نووس هەر کەسە قسەی کرد شەرنی قسەکەی ڕاستبی ژیانی خەڵکی بێخنە سەر خەتەریات و ئەوانە مەسەڵەن لە بۆ نمونەی و دە پرسیار لە کابراایەکەی لە دە پرسیارەکەی مەسەڵەن یەقلی وەنیە کە یەقلی وەنیە ئەو کابرایە لە پاشان لەوانەیە ببتە گومان لێکراو لەوانەیە تعقیق بکرێت لەوانەیە کۆمەڵک یعنی ئەوە لەو گۆڕی عنی خەڵکە تووشی چێشە مشکلی دەبیتن نانەوە من شتەکان بە نازناومە گوتیە مەسەیان یەک ناوم گوتی ناوی با پیرم نەگوتیە بەس ڕەنگی ملیۆن بوخاری هەیە وەنیە لەو کوردستانی گەنج برام وە خۆرێ بخاری بەڵام ئەمن لەو دقیڕا هەتاوەکو تەمەنم مایە کەسێک ئەمن هاکم کردیا کەسێک ئەمن شتێکم گرت ئەمن بەگرتنمدایە بەڵام لە خۆیانەوە نا با ئەوە جەنابێت ئەوە ناسراوی ئەمش ناسراوم یەک دەقەش مەسەلەن هەر نهاتیمە لەوەی کە پەیوەندی بە جەنابەت وە نەکەم و ئەوش بابێتە سەر خەت لەگەڵمان بی با قسام بکەین مەلا کەمال کو گیرە مامۆستا بەس پرسیارە گیانی ئەم نۆکو تۆمەت لۆ تو نییە بەس ئەگە بزانی نازانم واللهی مەگەل مەلا کەمال چیە سوێن بە ئەڵڵا مەلا کەمال نازانم مەلا کەمال زەنگەنەیە 4 ساڵ گیرەیە مەلا کەمال چێ زەنگەنە
نازانم بە قورعان چێ مەلا کەمالەکەیە کەمالە سوور لەگەویت بی ئەوە مامۆستا کۆمەڵی لەوەش گەڕێ دوایی پرسیار لەبەرەوەی کچەکە چاوەڕێت دەکا مامۆستا تو دەستخۆشی لێ دەکەم من زۆر نیگەران بووم و لێرە ئیدانەی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەن کە ئازاری تویدا تو ڕێی خۆت دەربڕیا یعنی لە بۆم نییە من هەموو مەلاو هەر کەسێک لە هەر باوەڕێک بی لێ بدرێ ئەمە دژین یعنی دەست خۆش بی ئەو تاوانەی چەمچەمال زۆر ئەو بوو بەڵام پرسیارەکەیە لێرە لای مەدرس بووە ئەو لاپاوەی دارەتووی 13 کەس مرد وەنیا ئەو هەموو ناجیانەکەم 13 کەس نەمردە لە دارەتووی 5 کەس مرد دامانە 5 بوو مرد وەنیا حەوت مرد ینی ڕۆحی ئینسان زۆر گەورەیە لێرە هەر شتێک دەکرێت نابی ئەشکەنجە بدرێ بێن ماڵت بدرێ نابی بیکوژی 5 کەس مرد حەوت مرد مامۆستا دیتر ئەوە کێشەیەکی خێزانی بوو بەڵام ئەوی تر مقەسەری حکوومەتی هەرێم بوو کۆمەڵێک تەجاوز کرایە لە دارەتووی منداڵی گچکە فەوتا دیتر چێ هەموو کۆمەلگای کوردی هەژان شوانێکی فەقیر ئەو هەموو مەڕووماڵاتە ئەو هەموو زیانە مقەسەری حکوومەتی هەرێم بوو بەڕێزت چت کرد خوتبەی وادا لەسەر ئەو شتەی ئەوەی لۆ چەمچەماڵت کرد وەکو ئەوەی چەمچەمالی بە ئینسان ڕاستگۆبی وەکو ئەوەی چەمچەمالی نەخێر ئەوەم نەکردێ بەڵام ئەو کاتی عەزم لێ بە ئەوش ڕاستکەینەوە ئەوەندە نەفەر لە دارەتووی نەخنکە یەک نەفەر لە دارەتووی شوانەکی بەڕێز لێرە ڕێز عورمەتم لە بۆ داکوبابیە ئەڵڵا بە باشتی پانوبەرینی شادکە ئینشاء الله تعالی بەستەکە هەر دارەتووی نییە ببوورە مامۆستا ڕۆژ لە بەڵێ یعنی ئەدی ئەو هەموو زەرور زیانە ئەدی ئەو هەموو لە هەموو شوێنەکان 89 کەس مرد وایە نە بۆ قوربانی غەڵەتی مەسئول و ئەو هەموو هەزار ڕۆی سیارەکەت کرد بازا بدەم بەڵێ فەرموو بازابدەمەوە تەمەەن ئەمە لێرە داوای لێ خۆشبوون لە ئەڵای دەکەین لە بە ئەو پیاوە بەڕێزی بستە باشتر ئینشاء الله تعالی دڵی داک و باویش سێبووری بدا مەوزوعی بابەتی ئەو لافاوەی ئەو کاتی کە ئەو مەوزوعە ڕوویدا لە لافاوەکە خەڵکانێک هاتن قسەی خەڵکیان وەرگرت ئەو لافاوە لۆ لە بەرچی ئەو لافاوە هەستایە یعنی هەر یەکسەر لە بۆ سبەینەکەی لوز نەکات گەڕانە ناو خەڵکی بزانین ئەو لافاوە لە بەچە هەستایە یعنی ئی کەسە دیارەکانی وەرگرت یەک لەو کەسانە سێ مامۆستای بەڕێز بوون هاتن یعنی وەکو نازانم بڵێم یعنی ئی محافەزەی بووە ئی چێن دەربوو ئی چێن دەرنەوە بەس هاتن لای من گوتیان ئەمە وەکو لوزنەک بە دووەداچوون لەبەر ئەو لافاوەی لەبەر چی ئەو لافاوە هەستایە ئەمن باسم کرد ئەو لافاوە لەبەر ئەوەی ئەو لافاوە لەبەر ئەوەی ئێکوانە کرایتە خانی ئێرە کرایتە پێشتر ئێکوانە جێی ئاوەڕۆ بووە ئەوە سەبەکان بووە لەسەر ئەوەی ئەو لافاوە هەستایە بەڵام ئەگەر تەمەشای مەوزوعی بابەتی ئەو ماڵی چەمچەمان و لەگەر لافاوەکەی بکەی ئەمن فترێک پێش ئێستا کوڕی من بە ناحەق کوژرا پارچەک لە جەرجی من بڕا و لە ڕۆژی جەژن داهاتمەوە ماڵێک کە خودبەم خوێندەوە خێزانەکانی خۆم دیت گریان منداڵەکانم دیت گریان لە بۆ ئەو ماڵەی و ئەمن ئەوە کاریگەری لەسەر من کرد تەسیری لەسەر من هەبوو یعنی برینەکەیان لە برینی من قوڵتر بوو برینەکەیان لە برینی من گەورەتر بوو برینەکەیان لە برینی من زۆر بەقوتر و گەورەتر بوو ئەوە زیاتر وەی لە من کرد کە ئەمن لەسەر ئەو مۆزوعی زۆر بەتوندی بێمەجاب ئەزانم ئەوە ڕاستیەکان ئەم ڕاستیەکان بە تو دەڵێم ڕاستیەکان چونکە ئەمە ئەو ڕوو قسەی لەگە تو دەکەین سبەینی ئەو قسانە ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد لبو قيامته همو لبو ما نسرع يقلي دروم كردبي او محاسبه لسدكريم بس ما او راستي جو هم قاداشتي لي وردك انا دس خوش بي بو سمسمال حقت شي روايه هرسنده قرتيان كابرا جيرا مثلا بلا ما موسى ازانم يعني اتو لمنطقي خوت او هم غدره دبيني اما نامه بتمنى او هم شتشان قوي ملاي عيني لدواي د صلاه كاريغري تاع سكوملغا هيا دبيني او هم عدالتي هيا او هم ظلم لو ملتي دكري مثلا هاد بس لو لافاوه هم صاله 4000 او هوليره بر لافاو دكوي باش لو غد بلزبي او حكومه يا منادن او هم زيانه يعني بخو ما مثلا قوس ملاي عيني زور كاريغري تان هيا
زۆر کاریگەریتان بە تایبەتی لە هەولێر لە هەموو شوێنەکەیە لۆ نایەنە پشت ئەو خەڵکەی گوتار بدەن هەر بە نمونە کاکە کو دەکرێ هەموو ساڵێ خەڵک یەک مانگیش دەکا 200,000 بەدەست دەکەویتن بە یەک سەعاتی لافاوی هەمووی لێ دەفەوتێ لە مقەسەری سروش نییە ئەوە برەی تۆفان هەستایە ئەوە لە مقەسەری حکوومەتی هەرێمە باشە لۆ ئەنگۆ لەسەر شارەکەی خۆت لەسەر دارەتووی خۆت بە هەمان حەماس نایەت دەنگ مامۆستا ئەو هەموو خەڵکە دەمری بە هەموو هەڵەکانی ناو کوردستان دەڵێم هەڵا بە شتێکی باشیش ئەگەر ببینین دەستخۆشمان نەکرد حەقە دەستخۆشیان لێ بکەین ئەگەر شتێکی باشە بی و چاکەبی ئەرچیانە مامۆستا ئەوە ئەرچیانە حکومەتەوە ئەرچیتی هەرچەندە ئەوە نییە بەستەی بە برای خۆ برێم بەستەی بە برای خۆ برێم ئێستا چێ قسەی لە مامۆستای ئاینی وەردەگری ئەگەر مامۆستای ئاینی لە بۆ نمونێ ئەو ئەمن گوتم کاکە و کابرای ڕوومی بکەن بە حەماسەوەم گۆ کا ڕوومی کرا کا بە قسەم دەکرێ ئەدی ملت چێ لەگەر منە کەس لەگەرمە خۆ کەس لەگەر نییە کاکە ئەوە تا فەرموو ملت بۆ دوو پارچە چیان فەرموو بە دوای بوختان و ئەوەی کەیسی و غەرەتی ئەوەی مندا دەگەڕێ کەشتم لۆ دروستکە خەڵکە چیش دەلێ کاکە دەست خۆشبی خەڵکەشی سرم لە قوڕا دەکات قانونە لەگە مەشوایە مامۆستا ئەمە جێ لە برای خۆ ڕاگرە جێ ڕاگرە ئەمن حەزم لێ ئەوەی بە برای خۆ برێم ئەمن حەزم لێ ئەوەندە برێم کاچی من کەس جێ لە مامۆستای ئاینی ڕانای برای تو ئەمن 15 ساڵە ئیمام و خەتیبم 15 ساڵە ئەمن ڕاتبم 15 ساڵ بەڵێ جێلێم بوو بەڵێ جێم لێ بوو 15 ساڵم ئیمام و خەتیبم 15 ساڵە سوێن بە ئەڵڵا ئەمن ڕاتبم نییە کاکە یعنی ئەمن ناڵێم مەسەلەن بڕدەمە فلانی وای دوکانت هەیە و زایدەن ئەو پارە و شتانەی کەش بە وڵات کۆ دەبتەوە بەس مامۆستا ئەمەش خۆ قسە دەکەین حکوومەت مامۆستا تخوای قەوس دوکانی موادی کارەباییم هەیە دوکانی پیVCم هەیە دوکانی ئەلمنیۆمم هەیە ئەو ئێستا بەتەمایمە لە بۆ سپاس بۆ ئەڵڵای بەتەمام دوکانی تبریت و چاکردنەوە و تەسلیحی دابنێم ئەم کابرایشی دەسوبر ئیش دەکەم لە منداریەوە ئیش دەکەم لێش ئەو قسانە کرد یعنی ئەمن لە منداڵیەوە لەو دارەتوێدانە بڕامە یەک ڕۆژ ئەم مامۆستا نەچینەوە دوورکەینەوە بەس مامۆستا مەلای ئاینیەوە ئیشتی دژ بە نەعەدالەتی بی حکومەت بەجێر دەکا بەجێر ناکا ئەمە عەدالەتەکان دەرین نەعەدالەتی بەشتە باشەکانیش دەستخۆشیانی دەکەین ئەوشتی باش بکەوت هەر کەسێک بی جەنابەت بی بەس مامۆستایی هەندێ نییە ئەو هەموو خەڵکە دەگیرێ و دەکوژێ لە بەلاش و عەلاش بەنمونە قەت غوتبەتدایە لەسەوەی ئەو هەموو خەڵکە لە هەولێرێ گیرا و کوژرا بەنمونە ئەو ڕۆژنامە نووسانە مەسەلەن خۆ ئەوانە ژوایە مەلا مامۆستای ئیسماعیل سووسە گیرا مەلا وشیار تیرۆر کرا غوتبەت هەیە لەسەر ئەوانە خۆوانە هاو مەلای وەک خۆت بوونە وانە ئەمن لەسەر ئەوانش قسەم هەبووە قسەم کردی و دوعای خێرشمان لە بۆ کردینە دوعاکردنا ئیدانەتان کردیە کە ئەوانە لۆ دەگیرێن مەسەڵەن مامۆستای ئیسماعیل سووسەی بە ناحەق گیرایە ینی ئەوە فرسەتی هەمومان گلەیمان هەیە لۆ مامۆستایانی ئاینی دیفاع لە مامۆستای ئاینی خۆیان ناکەن مەلا ڕیشی دەسوستێندرێت لە ناو مزگەفتێ وەنیا مەسەلەن مامۆستای ئاینی ئەوە تەداونی لە بەراوی تو مامۆستایەکی ئاینی کەسێکی دیاری ئەمنیش خەڵک پێم دەڵێ لە ئەوروپای لۆیش لۆ کورد ناکەی لۆوە ناکەی خەڵک ڕخنە دەگری ئەمەش ئەو ڕخنانەمان نەک لە تو هەیە لە هەموو مەلایەکی ئاینی هەیە ئەو هەموو هاوڕێیە مەلای ئاینیەتان دەگیرێ دەکوژێ لۆ قسە ناکەن تا ئێستاکە دەزانی کاکە قسەکردن ئەمە ناڵێن هیچ مەلایەک بێتاوان نەگیرایە مەلا هەیە بێتاوان گیرایە مەلاش هەیە تاوانی هەبووە لە بۆ ئەگەر بەتوندی ئەمن باسی ئەو مۆزعانم نەکردا بە لە سنووری یەکێتیش هێرش نەدەکرا سەرە من بەڵێ ئەوە یعنی مۆزوعەکە ئەوەیە یعنی لە بۆ نمونەی خۆ هەر ئەو دووسێ مامۆستای باس کرد هەر دووسێ مامۆستای لە هەولێرێ نییە کۆمەڵک مامۆستای دیکەش لە هەولێرە هەنەدەنە کەس دەنجی لەگە نەکردینە و کەس نەیگرتینە و مامۆستا تخوای قەوز ینی وەکو مامۆستا ئیسماعیل سووسەی ڕخنیان لە حکوومەت گرتیە یعنی ئەمە ناتان بینی ناتان بینی مەسەڵەن ئێستا پێت ناخۆش نەبی ئەوەی لە سەد سەمسەماڵت کرد پێم ناخۆش نییە ئەو پرسیارەی کۆتایی ئەتو ئەوەی لە سەمسەماڵت کرد هیچی وات زدی پارتی هەیە
آخر کا ئەمن من هیچ دەرم کەشی ئەو دەوت حالە خۆشبی زدیەچێتی وات کرد و ئەوە تەسەڕفەکی بەڵتەچی جەماعەتی پاڤێل تاالبانی بوون بۆ خەڵک باوە نەبی بەڵام شتەکی وات هەیە لە بەرامبەر دەیان نەحەقیتکەی ئەو حالا کە زوڵم لەو میلەتەی دەکرێ بەرێ بازانی خوا ئەمن دەمێ ڕازگۆ بم لەگەڵ خۆم ئەو جە لەگەر خەڵکی و کەجێی لێوە لەگە جەنابیشت ئەوەی کە ئەمنی جوولان لە بۆ ئەو ماڵەی کوڕەکەی خۆم بوو کە پارچەک لە جەرجی من لێبوویتە ئەوەی ئەمنی جوولاندیا لەوانەشە ئەمنیش کەم تەرخەم بوومە لە هەزاران شتی دیکەی کە تێپەڕیا هەستم پێ نەکردیە و هەستم نەجوولایە ئەوە وەکو بڵێ تاوانەکەی دەکەوتەوە سەر ئەستۆی خۆم بەڵێ باشە بەڵام ئەمن بەڵێ بەڵێ وەختم زۆر گرتی لە بە هەندێک بەڵێ لەو دقیقە قسەی لەگە تو دەکەم تا ئێستا ئەو کچەمەرەوە لەسەر خەتە لەبەر ئەوی باشە مامۆستا داوای لێبوردن دەکەم ئەمەوە بڵاو دەکەینەوە بە دواتچوونیش دەکەین لە هەر شوێنێک غەڵەت بووین بەبێ شەرم داوای لێبوردن دەکەین لەو شوێنەش ڕاست بووین ئەمە مسڕینە سەقسەی خۆمان سوپاس دەکەم لەوە دڵە گەورەی من ئەوەش پێ برێ مامۆستا مەلا عومەر مامۆستا عومەر بە دیوان مەسئولەکانی کوردووە کوتی جورئەتیان هەبی ئەوە گفتوگۆمان لەگە بکەن تصور دەکەی زیاتر لە 30 مەسئول تەلەفۆنی لەسەر من قەپات کردیا کە ئەتوو ئیجباری شنی وەکووان ئەتوو ئیجبار جارەشی دیکەش پێویست بووی کەمەوە هەر کەسێک تەلەفۆن لەگەڵ من بکە لەبەرەوەی من کابراایەکەم ئەمن ئەوها خۆم دەبینم بەتەمای بەهشتێمە سوێن بە ئەڵڵا لەسەر دەستی من لەسەر زمانی من لەسەر قەڵەمی من یەک نەفەر ئەزیەتی نەخواردێ سوێن بە ئەڵڵا ئێوە زۆرە لە مەلایەکی ئاینی سوێن بە ئەڵڵا بخواتن باش ئەمە ئەوجە کابراایەکی دیکە کابراایەک بوختانەکی دەکا قسەکی دەکاوە پێویستی بە ڕوونکردنەوەیە نانە دەکرێت خۆ هەموو شت لێ کۆڵینەوەی وردی دەوێت زۆر جار کەسێک 20 ساڵ لە حکم بووە و هەموو ئەدلەژە سەری هەبوو دویان ناحەق بووە یعنی لە دنیا زۆر شت ڕوودا مامۆستا کاتە زیاتر نەگرم زۆر داوای لێبوردن دەکەم لە خۆت و لەو کچەت لە خۆت و لەو کچەت کە کاتێکی گرنگمانگر بەسە وایە قسە بکەین دەستی ئەو دایکت ماز دەکەم کە بە بەرماڵەکەی لە پشتە خۆتە بەڵێ سپاس دەکەم دایکم کۆچی دوایی کردیە 22 ساڵ تەبیعیە هەمومان دەمرین مامۆستا ئەوە ڕێگای هەمومانە ئەوە ڕێگای ئینشاءالله بە بەهشتی پان و بەرین سپاس دەکەم سپاس مامۆستا زۆر ببوورە سەرچاوی